ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەمە سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێکتان بۆ دەخن. سەپاندنی سزای زیندان بەسەر چەند هاوڵاتی لە شاری شنۆ، گواستنەوەی 4 بەندکراوی سیاسی خەڵکی ئیلام بۆ بەندی کەرەنتینە، داخرانی زۆربەی کارگە سەنعەتیەکانی ئازەربایجانی غەربی بەهۆی بڕینی کارەباوە، هێرشی تیرۆریستانی داعش بۆ سەرهێزەکانی سووریای دیموکراتیک لە دیرە زوور، کۆبوونەوەی دانیشتوانی سەر سنووری میرجاوە لە بەردەم ئوستانداری، ناڕەزایەتی کرێکاران لە چەند وڵاتی ئەوروپایی و مانگرتنی گەورەی کرێکاران لە فڕۆکەخانەکان و بەندەرەکانی یەکێتی ئەوروپا. سەپاندنی سزای زیندان بەسەر چەند هاوڵاتی لە شاری شنۆ، چەند هاوڵاتی خەڵکی شنۆ بەناوەکانی کوورش عەزیزی، ڕەحمان تابش، ئەمیر جەنگۆلی و هێدی شادیخا لەلایەن دەزگای قەزای ڕژێمەوە بە زیندان مەحکوم کران. بە پێی راپۆرتەکان کوورش عەزیزی و ڕەحمان تابش لە ڕێکەوتی نۆی بەفرانباری 1430 هەتاوی دەست بەسەر و پاش 15 ڕۆژمانەوە لە گرتوخانەی جڵاعەتی ورمێ هەریەکە و بە 15 مانگ زیندان سزادراون. ئەو دوو هاوڵاتیە ماوەی 51 ڕۆژە لە ئیدارەی جڵاعەتی ورمێ ڕاگیرابوون. هەروەها ئەمیر جەنگۆلی و هێدی شادیخا هەریەکە و بە 1 ساڵ زیندان مەحکوم کراون. گواستنەوەی 4 بەندکراوی سیاسی خەڵکی ئیلام بۆ بەندی کەرەنتینە، بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، ساسان چەمەن ئارا، ئەمیر عەلی زاکری، ناسر زۆمۆڕۆدی و محەممەد سادق واحیدی ڕاد پاژە شکنجەی هێزە ئەمنیەتیەکان بۆ بەندی کەرەنتینەی زیندانی ئیلام ڕاگوێزراون. بە پێی زانیاریەکان بەرپرسانی زیندانی ئیلام ئەو 4 بەندکراوەیان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کردووە و هەر 4 کەسەکەیان بۆ ژووری کەرەنتینەی بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان گواستوەتەوە. سەرچاوەکانی هەواڵ ڕایانگەاندووە کە بە هاوکاری بەرپرسانی زیندان مادەی هۆشبەر لە بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت و ئەو بارودۆخە گیانی ئەو 4 بەندکراوە سیاسی خستووەتە مەترسیەوە. داخرانی زۆربەی کارگە سەنعەتیەکانی ئازەربایجانی غەربی بەهۆی بڕینی کارەبا، سەرۆکی ژووری سەنعەت و مەعدەنی پارێزگای ئازەربایجانی غەربی ڕایگەیاند بەهۆی بڕینی بەردەوامی ئاو و کارەبا زۆربەی کارگە سەنعەتیەکانی ئەو وەستانە داخراون. ناوبراو لە وتوێژ لەگەڵ مدیاکاندا وتی نەبوونی ئاو، کارەبا، ئەنتەرنێت و گاز کێشەی جددی بۆ کارگە سەنعەتیەکانی پارێزگای ئازەربایجانی غەربی و بەتایبەتی شاری ورمێ ساز کردووە و زۆربەی کارگەکان داخراون و بە سەدان کرێکار بێکار کراون. هێرشی تیرۆریستانی داعش بۆ سەرهێزەکانی سووریای دیموکراتیک لە دێرە زوور، ڕۆژی هەینی سەی گەلاوێژ تیرۆریستانی داعش لە دێرە زوور هێرشیان کردە سەرهێزەکانی سووریای دیموکراتیک و پاش شەڕێکی نیو سەعاتە شەڕوانێک گیانی بەخەت کرد و کەسێکی دیکەش بریندار بوو. پاش بەدەسەڵاتگەیشتنی ئەحمەد شەرع لە سووریا، چالەکانی تیرۆریستانی داعش لە پارێزگاکانی باشووری ئەو وڵاتە پەرەی سند بوو و ڕۆژی هەینیش لە هێرشێکی تیرۆریستانی داعش بۆ سەر بازگەی هێزەکانی سووریای دیموکراتیک لە گوندی ڕیزەی سەر بە پارێزگای دیرە زوور شەڕوانێک گیانی بەخەت کردووە و کەسێکی دیکەش بریندار بووە. کۆبنەوەی دانیشتوانی سەر سنووری میرجاوە لە بەردەم وستانداری، ڕۆژی شەممە 4 گەلاوێژ دانیشتوانی سەر سنووری میرجاوە لە بەردەم وستانداری سیستان و بەلوچستان لە شاری زەهدان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان دانیشتوانی سەر سنووری میرجاوە لە ئاز داخرانی دەواازەی ڕووتەک ناڕازین و پاش کۆبوونەوە لە بەردەم وستانداری خوازیاریکردنەوەی ئەو دەواازە سنووریە بوون. ناڕازیان ڕایانگەاندووە بەهۆی داخرانی ئەو دەواازەیەوە لەلایەن سوپای پاسداران معیشەتی 3000 کەس کەوتووەتە مەترسیەوە. خۆپیشاندانی خەڵکی ئامۆل دژ بە چالاکی مەعدەنەکانی ناوچەی بەلەدە، ماوەی 2 ڕۆژە خەڵکی شارستانی ئامۆل دژ بە چالاکی مەعدەنەکانی ناوچەی بەلەدە خۆپیشاندان دەکەن و هیچ بەرپرسێکی حکوومەتیش بایەخی بە کۆبوونەوەکان نەداوە. بە پێی راپۆرتەکان دەیان چالاکی ژینگەی و مەدەنی هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی شارستانی ئامۆل لە میحوەری هەرازدا کۆبوونەتەوە و
بە وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ تێکدانی ژینگە و سروشتی ناوچەی بەلەدە نیشانداوە. خۆپیشاندەران داوایان لە بەرپرسانی حکوومەت کردووە بۆ پاراستنی ناوچە گەشتیاری یان ناوچەی گەشتیاری بەلەدا چالاکی شرکەتە معدەنیەکان دەبێت ڕاویگیرێت. ناڕزایەتی خەڵکی خوشکەبی جار لە ئازبڕینی بەردەوامی ئاو و کارەبا. ڕۆژی شەممە 4 گەلاوێژ دانیشتوانی شارستانی خوشکەبی جار لە ئازبڕینی بەردەوامی ئاو و کارەبا ناڕزایەتیان دەربڕیوە. بە پێو دیمەنانی لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کراونەتەوە. ناڕازیان بە وتنەوەی دروشمی ئاو، بەرق، ژیان مافی سەرەتاییمانە خوازیاری دابینکردنی خزمەتگوزاری بوون. ناڕازیان ڕایان گەیاندووە لە گەرمای هاویندا نەبوونی ئاو و کارەبا زیانێکی زۆری لە کەسب و کارەکانیان داوە و تەندروستی خۆیان و بنەماڵەکانیشیانی خستووەتە مەترسیەوە. کۆبنەوەی خاوەن دوکانەکانی کۆمەڵی تیجاری و نووس لە بەندەر ئەنزەلی. بەیانی شەممە 4 گەلاوێژ خاوەن دوکانەکانی کۆمەڵی تیجاری و نووس لە بەندەر ئەنزەلی دش بە هەڵس و کەوتی نابەرپرسیارانەی لیژنەی بەڕێوەبەرایەتی ئەو کۆمەڵە تیجاریە کۆبوونەوە. چەند ڕۆژ لەمەوبەر کۆمەڵی تیجاری و نووس لە بەندەر ئەنزەلی ئاگری گرت و زیانێکی زۆر بە خاوەن دوکانەکانی ئەو ناوەندە تیجاریە گەیشت. وەڵام نەدانەوەی لیژنەی بەڕێوەبەرایەتی بە داواکاری خاوەن دوکانەکان و ناڕەزیانی ناچار کرد کە لە بەردەم دەفتەری ئەو کۆمەڵە تیجاریە خۆپیشاندان بکەن. ناڕازیان ئەندامانی ئەو لیژنەیە بە کەمکار و ئیهمال تۆمەتبار دەکەن و ڕایان گەیاندووە دووربینەکانی چاودێری کاریان نەکردووە و ئامێرەکانی دامرکانەوەی ئاگریش لە کار کەوتەبوون. ئێستا گومانیان لە چۆنێتیە و ڕووداوە هەیە و داوای قەرەبووکردنەوەی زیانەکانیان دەکەن. قەتعی بەرق و بێکاری کرێکاران لە شارۆچکە سەنعەتیەکانی مەشهەد، کەرەج و تاران. بڕینی 12 سەعاتی بەرق لە شارۆچکە سەنعەتیەکانی مەشهەد، کەرەج و ساڵحابادی تاران بووەتە هۆی بێکاری هەزاران کرێکار و خاوەن کارگەکان داوای دابینکردنی کارەبای 24 کاتژمێری دەکەن. تی خاوەن کارگەکان قەتعی بەرق زیانی زۆری لەداون و ناچار بوون ژنەراتۆر بکڕن، بەڵام گرانی نرخی سوتەمەنی کێشەی تازەی بۆ دروستکردون و ناچار بوون بەشێک لە کرێکارەکان بێکار بکەن. ناڕازیان هۆشداریان بە دەوڵەت داوە کە ئەگەر کێشەی بەرق چارەسەر نەکرێت کارگەکانیان دادەخن. ناچارکردنی کرێکاران بەکارکردن لە گەرمای سەروی 50 پلەی جنوب. بە پێڕاپۆرتی چەلەکانی کرێکاری خاوەنکارانی باشووری ئێران، کرێکارانی شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی جنوب و پاڵاوگەکانی خوزستانیان لە گەرمای سەروی 50 پلەیدا ناچار بە کارکردن کردووە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ بڕیارەکانی سیستادی قەیرانی پارێزگای خوزستان و سیستان و بەلوچستان بۆ ڕاگەاندنی پشودان لە گەرمای سەروی 50 پلەیدا کرێکاران ناگرێتەوە و کارگەکانی پەیمانکاری ناچارن گیانیان بخەنە مەترسەرەوە کرێکارەکان. هەرچەند دۆخی پیشەی کرێکارانی جنوب زۆر سەختە، بەڵام خاوەنکاران لە پەرداختی سەختی کار و حەقی خراپی کەش و هەوا بە کرێکاران خۆ دەبێرن و تەنانەت ئیمکاناتی ڕیفاهیان بۆ دابین ناکەن. ڕێگری لە چوونە سەرکاری 50 کرێکاری کارخانەی فولادی سیادین لە ئەبهەر. بە دوای کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی کرێکارانی کارخانەی فولادی سیادین لە ئەبهەر، بەڕێوەبەرایەتی شیرکەت ڕێگەی لە چوونە سەرکاری 50 کرێکاری ئەو ناوەندە گرتووە. بە پێی زانێرەکانیش ئەو 50 کرێکارە لە شیفتی شەودا کار دەکەن و هەر یەکەیان 18 ساڵ پێشینەی کاریان هەیە. بێکارکردنی ئەو 50 کرێکارە لە حاڵێکدایە کە پێشتر کارگەرانی ئەو کارخانە لە ئازنەدانی 2 مانگ هەقدەست و مەزایە ناڕەزایەتیان دەربڕی بوو. بە وتەی سەرچاوەکانی هەواڵیش 280 کرێکار لەو کارخانە کاریان کردووە و هەرچەند داهاتی کارخانە زۆر باش بووە، بەڵام خاوەنکار هەقدەستەکانی زیاد نەکردوون و داخوازی کرێکارانی لە کاتی خۆیدا پەرداخت نەکردووە. لە سێدارەدانی 4 بەندکراو لە چەند زیندانی ئێران لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەدامی 4 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەز لە زیندانەکانی هەمەدان، بووین زەهرا و کرماشان جێبەجێکراوە. بە پێڕاپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 2 بەندکراو لە زیندانی هەمەدان بەناوەکانی ئەشکان مێهدی پەناه و
جەبار عەلی شاهی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی هەمەدان ئیعدام کراون. هەروەها دوو بەندکراوی دیکەش بەناوەکانی پەیمان محەممەد ڕەزای و مرتەزا خۆڕەمی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی بووین زەهرا و کرماشان لە سێدارە دراون. لە هەواڵێکی دیکەدا دادگای ئینقلابی ڕەش بە تۆمەتی بەغی سزای سێدارەی بەسەر یعقوب درەخشان بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی لاکاندا سەپاندووە. لە حاڵێکدا ئەو بەندکراوە پێشتر بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە زیندان مەحکوم کرابوو. ناڕزایەتی کرێکاران لە چەند وڵاتی ئەوروپایی. ڕۆژی شەممە چواری گەلاوێژ کرێکارانی شارەوانی ڕێستۆرانتەکان لە ئیسپانیا، ئیتالیا و یۆنان دژ بە دۆخی خراپی پیشەی و مەرگی کرێکاران لە گەرمای هاویندا خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان کرێکارانی شاغڵ لە بەشی خزمەتگوزاری یەکێتی ئەوروپا لە ئاست خراپی دۆخی پیشەی لە گەرمای هاوین و ناچارکردنیان بەکارکردن ناڕازین و یەکێتیە کرێکاریەکان داوای پەسەندکردنی گەڵاڵەیەکیان بۆ پاراستنی گیانی کرێکارانی بەسەڵاچوو لە گەرمای هاویندا کردووە. لە هاوینی ئەم ساڵ بەهۆی ئەو شەپۆلە گەرمایی کە وڵاتانی باشووری ئەوروپای گرتوێتەوە سەدان کرێکار گیانیان لەدەستداوە. کرێکارانی ناڕازی لە ئیسپانیا، ئیتالیا و یۆنان داوای زیادکردنی حەقدەست و دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی دەکەن و هەڕەشەیان کردووە کە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت مانگرتنی گشتی بەڕێوە بن. مانگرتنی گەورەی کرێکاران لە فڕۆکەخانەکان و بەندەرەکانی یەکێتی ئەوروپا. کرێکارانی شاغڵ لە فڕۆکەخانەکان و بەندەرەکانی یەکێتی ئەوروپا دژ بەکەمی حەقدەست و هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل مانیان گرتووە. بە پێی راپۆرتەکانیش کرێکارانی شاغڵ لە فڕۆکەخانەکانی ئیتالیا، ئیسپانیا، یۆنان و پورتوغال لە ئاسکەمی حەقدەست و نەدانی مەزای پیشەیی ناڕازین و دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. مانگرتنی کرێکاران بووەتە هۆی هەڵوەشانەوەی سەدان گەشت لە فڕۆکەخانەکان و هەزاران گەشتیار سەرگەردان. لەلایەکی دیکەشەوە کرێکارانی شاغڵ لە بەندەرەکانی ئیتالیا پەیوەست بە مانگرتنی کرێکارانی بەندەرەکانی یۆنان دژ بە هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل بوون و ڕایانگەیاندووە کە نایەنەوێت دەستیان لە کۆمەڵ کوشتکردنی خەڵکی بێتاوانی غەزەدا هەبێت. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.